سڵاوتان لەبێ بنەرانی ڕوودا و من نوێنەر فاتح بەخێربێن بۆ ڕووداوی ئەمڕۆ. ئەمریکا شاندێکی ناردە دیمەشق لەگەڵ ئەحمەد شەرع جۆلانی کە لەسەر لیستی تیرۆری ئەمریکایە کۆبووەوە. باربارا لیف کە یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکایە بە تایبەتی بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەی کرد وتی قسەمان کردووە و باسمان لەوە کردووە کە چی دیکە وەکو خاڵی یەکەم ئەمریکا 10 ملیۆن دلار تەرخان ناکە بۆ سەری جۆلانی. ئەمە هەنگاوێکی یەکەمە بۆ ئەوەی کەەوە ئەمریکا ڕەنگە بیەوێت جۆلانی ئەن ئەحمەد شەرعی ئەمڕۆ لە لیستی تیرۆر دەربکە، بەڵام لەگەڵ هەموو پێشاتەکانی دیکە لە نێو سووریادا و کرانەوەی ئەمریکا بە بەرامبەر بەدەسەڵاتدارانی نوێ لە شام ئەمە گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز ڕۆبرت فۆرت باڵێۆزی پێشووی ئەمریکا لە دیمەشق، شارەزایەکی زۆر وردی سیاسەتی ئەمریکایە لە سووریا هەروە لە عێراقش بە هەماشەوە. مستر ڕۆبرت فۆرت. بەڕێز ڕۆبرت فۆرت، سپاس بۆم دەرفەتە، خۆشحاڵم ئەم گفتوگۆیەت لەگەڵەکەم، جاریشی دیکە بەخێر بێ بۆ ڕوودا و سپاس بۆ وێ مێوانداری. سپاس. دەزانیت کە شاندێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکامان لە دیمەشق بینی. ئەوان لەگەڵ جۆلانی کۆبوونەوە کە ئێستا ناوی بۆتە ئەحمەد شەرع و لەسەر لیستی تیرۆری ئەمریکایە. چۆن لەمە دەڕوانیت؟ How do you view this? Well, I would make 2 points. دوو خاڵێن من دوێم ژارێ دەهەنا. یا یەکەم هەیئەتە تەحریر ئەلشام ji ساڵات 2012 هانڤە لەسەر لیستە ڕێخستنێن تەرۆریست ئێن بیانیە ئەمریکایەیە. من سەرکردایەتیە هەوڵدانان کرد داکو ئەو لەسەر لیستە تێرۆرێ بێن زێدەکردن دەماکو ئەز بالیۆزێ ئەمریکای بووم و من لە سووریە کار دەکرد. لێ دەحەفت ئان 8 ساڵێن بۆریدا زەحمەتە و هەنجەتەکە یاسایی وەرە دیتن ji bo ku niha heyeta Tehrîr el Şam li ser wê lîstê bê zêdekirin. Tiştê ku di 2012 de kir û peywendiyên wê bi Qaîdê el Iraqê jiya ku niha di 2024 de heye cuda ye. Bi dîtina min civîna di navbera berpirsên Amerîkayê li Şamê bi Ehmed Şer'a re nîşana wê yekê ku hem tiştek di heyeta Tehrîr el Şamê de guheriye û hem jî Ehmed Şer'a lîstikvanekî siyasî yê girîng e di paşeroja Sûriyayê de. Mr. Ford. بەڕێز فۆرت، کاتێک تۆ سەرکردایەتی هەوڵەکانت کرد بۆ دانانی دەستەی تەحریری شام و سەرکردەکەی لە لیستی تیرۆردا، ئایا خاڵە سەرکیەکان هەروەها بەڵگەکان چی بوون کە وایان کرد تۆ سەرکردایەتی ئەو هەوڵە بکەیت؟ Te peyva belgeyan bikar anî û ew jî peyveka giring e ji bo parêzerên Amerîkî. Çimkî ev biryareka yasayî ye di nava hikûmeta Amerîkayê de. Belgeyên ku li cem me hebûn pir zelal bûn. Derbarê peywendiyên rasterast ên Ehmed Şer'a bi Qaîdeyê re li Iraqê ku ji nêz ve bi Ebu Mus'ab Zerqawî re kar kiribû. Paşê bi Eyad Bexdadî re. Ez piştrastim ku gelek kes dizanin ew kes kî ne. Hingê navekî cuda yê rêxistina Heyet Tehrîr el Şamê hebû. Navê wê Cebhet el-Nusra bû. Wan gelek êrişên bi otomobîlên bombekirî pêk anî ku gelek kesên sivîl li Sûriyayê kuştin. Xasma li Bakur li derdora Helebê û wê herêmê. Loma ji ber peywendiyên wan ên rasterast bi Qaîdeyê li Iraqê û ji ber ku wan bi otomobîlên bombekirî êriş dikirin, lap wekî Qaîdeyê li Iraqê مدمها کانونا یکم آ 2012 de ew xistin lîsteya terorî. باشە. دەرکردنی گروپێکی تیرۆریستی یاخود کەسێک لەو لیستە
ئەمە لە ئەمریکا چۆن دەکرێت و پێویستە چی بکرێ؟ دەبێت کێ ئەو بڕیارە بدە؟ ئایا دادوەرەکان یان سەرۆک بڕیارەکە دەدەن؟ ئایا پرۆسەیەکی ئاسانە؟ ئەس جوێ پرسێ حەز دەکەم سپاس. ئەف بریارەکە یاساییە لێ ناچە پێشبەری دادگەهێ. لشوونێ بریارەکە یاساییە دناوا حکوومەتە ئەمریکایەدا. لەورە جارەکە دن وەکی تەگوت دفێ بەلگە وەرە بکارئانین. وەزارەتە دەرڤە وەزارەتێن دن ئێن حکوومەتە ئەمریکایێ نەخاسمژی وەزارەتە خەزینەیە لێ هەر وسا CIA و هەروەها جڤاکە ئیستخباراتێ هەموو بەهەڤرە لە بەلگەیان تەماشە دکن دەربارەی هەیئەتە تەحریر ئەلشام وەک میناک دە 7-8 ساڵێن بۆریدا. لە ڕەفتار و تەفگەرێن وان ئێن داوی دنێرن کاوان چکریە. پاشێ پێشنیارەکە یاسایی ji serokê Amerîkayê re têbilindkirin. Piştre serok û koşka spî di dawiyê de biryar didin ka hincetên yasayî xurt din yan na. Paşê rêzbendîkirina wan wekî terorîst tê rakirin. باش. گۆڕینی هەڵس و کەوت لە چەند ساڵی ڕابردوودا لەلایەن جۆلانی کە ئێستا پێی دەگوترێت ئەحمەد شەرع و دەستەی تەحریری شام. ئایا ئەمە واتای ئەوەیە کە ئەو تۆمەتانەی ئەمریکا لەسەریان هەیەی لەسەر ئەو گروپە؟ بۆ نمونە تۆ باسی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و کوشتنی خەڵکی سڤیلت کرد. ئایا واتای ئەوەیە هەموو تۆمەتانە نامێنن؟ ئەگەر هەیئەتە تەحریر ئەلشام وەکی میناک جارەکە دن ئیرۆ یان سبە بە ئۆتۆمۆبیلێن بۆمبەکری لە سووریایە ئێریشی سەر سڤیلان بکە و هێوی دکن vêyekê nekin lê eger bikin hingê bêguman ev yek dêbandorê li ser karîna parêzeran bike da ku hincetekê bibînin ka gelo heyeta tehrîr elşam li ser lîsteya terorê bimîne yan na. Lê her wiha divê ez li vir amaje bi wêyekê bikim ku Amerîka di ti rewşekê de nahezire ku heyeta tehrîr elşam ji lîsteya terorê derxe. Heka karên terorîstî li welatekî din bike. Çi ew welat li herêmê be yan jî li derveyî herêmê be. Li derveyî rojhilata navîn be. Yan jî eger rê bide rêxistineka terorîstiya din ku sînorên Sûriyeyê bikar bîne ji bo pêkanîna êrişên terorîstî. Loma tewre eger ne heyeta tehrîr elşam bixwe be ku êrişa terorîstî dike û komeka din be lê bi razîbûn û rêdana heyeta tehrîr elşamê be ku ew êrişa terorîstî tê kirin hingê bi dîtina min egereka dûr e ku Washington rêxistinê ji lîsteya terorê derxe. بەڕێز فۆرد، لە تێڕوانینی خۆتەوە داهاتووی سووریا لە چەند ساڵی داهاتوودا چۆن دەبێت؟ مەبەستمەوەیە کە بە پێکەوە ئەوە لەبەر چاو بگرین کە چەند هەفتەیەکی دیکە سەرۆک ترامپ دەگەڕێتەوە سەرۆکایەتی و دەردەکەوێت کە تورکیا ئێستا یاریکەرێکی سەرەکیە لە سووریا کە ترامپیش وەکو دیارە پەیوەندیەکی باشی لەگەڵ ڕەجەب تاییب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیادا هەیە. وەکو بینیشمان بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ ئەحمەد شەرع کۆبوونەوە. هەروەها نیگەرانیەکیش هەیە کە لە ڕاستیدا دوولایەنەیە. لەلایەک دەبینین کەوا دیبلۆماتکاران و وڵاتانی ڕۆژئاوا وا دیارە بە شێوەیەک خۆشحاڵن بەو ڕاگەیەندرا و بەڵێنانەی کە لە دیمەشقەوە لەلایەن دەستەی تەحریری شامەوە دێن لەبارەی مافەکان هەروەها مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەڕبڕێ کامانە هێشتا تەنیا لەسەر کاغەز. لەلایەکی دیکەشەوە نیگەرانی هەیە لەبارەی پاشخان و ئایدۆلۆژیای ئەم گروپە کە ڕەنگە ئەمەی ئێستا تەنیا قۆناغێکی ڕاگوزەر بێت و بە شێوەیەک لە داهاتوودا لە پرۆسەی نووسینەوەی دەستور ڕەنگە بیری خۆیان بەو پاشخانە ئیسلامیستیەی کە هەیەە بخەنە نێو دەستورەوە
سنوور بۆ ئازادیەکان دابنێن. سووریا لەم کۆنتێکستەدا چۆن دەبینیت؟ ئەس نە سێربازم و پاشە ڕۆژە سووریایە نابینم. لێ چەند خاڵێن دەربارەی سیاسەتە ئەمریکایە لە هەمبەر سووریایە هەنە و ئەس دکم دوو بەش ڕۆژهەلات و ڕۆژئاوای سووریایە. لۆمە لە بەشە ڕۆژئاوای سووریایە و حکوومەت لە شامێ و پاشە ڕۆژە حکوومەتە سووریایە لەخوا دگرە ئیدارەیە بایدن نەها هەول دەدا باندۆرێ لەسەر حکوومەت و ئەحمەد شەرع و کۆمێن چەکدار بکە داکو دەست بڕاوێژکردنێ لەگەل ئاکتۆرێن سیاسیێن دن ئێن سووریایە بکەن وەکی پارتیەن سیاسی و کۆمێن جڤاکە سڤیل و کۆمێن ئۆلی. بێگومان divê di nav vê de civaka Kurd li Rojhilatê Sûriyeyê beşek ji vê diyalogê be ku pêwîst e niha were kirin. Ez piştrast im ku Amerîkiyan li Şamê tekezî li ser vê xalê kiriye ku ev beşek ji siyaseta Amerîkayê ye. Lê ez nizanim gelo îdareya Trump dê berdewam be di gotûbêjên dîplomatîk de bi Ehmed Şerع re û desthilata Sûriyê re ji ber ku ew komeka terorîst e. Bi rastî ez vêyekê nizanim. Ez wisa dibînim ku tîma Trump jî hîn vêyekê nizane. Paşê pirseka cuda heye ku paşeroja Rojhilatê Sûriyeyê û paşeroja Rêveberiya Xweser li Rojhilatê Sûriyeyê ye. Bi baweriya min em li wir dikarin pêşbînî bikin ku îdareya Trump bixwaze rêkeftinekê di navbera Tirkiyeyê li aliyekî û Rêveberiya Xweser li aliyê din bibîne derbarê paşeroja hêzên Sûriya Demokratîk û hukûmdariya li Bakur Rojhilatê Sûriyeyê. Dê cihê matmayînê be ji min re ku ez bibînim Trump bixwaze ji bo 4 salên din 2000 leşkerên Amerîkayê li Sûriyeyê bihêle. Lêbelê bi dîtina min zêde lezê jî nake ji bo vekişandina wan. باسی کوردت کرد. بە شێوەیەکی سەرەکی دوولایەن هەن. هەسەدە هەروەها ئەنجومەنی کوردی هەیە ئەنە کەسە کە ئەنە کەسە چەترێکە ژمارەیەک پارتی سیاسی لە خۆ دەگرێت کە بە شێوەیەک دەتوانین بڵین ئەو پارتە سیاسیانە پەیوەندیەکی باشیان لەگەڵ تورکیا و ئۆپۆزیسیۆن لە سووریا هەیە. هەروەها لەلایەکی دیکە هەسەدە و پەیەدە هەن کە پێم وایە تۆ خۆت باش بەوان و بە تێڕوانینە سیاسیەکەیان ئاشنایت. تاوەکو ئێستا ئەوەی کە من دەیزانم ئەوەیە ئەم دوولایەنە نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆ ئەوەی لانی کەم یەک بگرن تاوەکو وەکو یەک شاندی کوردی بچنە دیمەشق تاوەکو باسی مافی کورد و داهاتووی ڕۆژاوا لە سووریا بکەن. بەڵام لە سەردەمی ئیدارەی بایدندا با باسی ئەوە بکەین کە کورد لە سووریا پشتیان بە ئەمریکا بەست بوو. ئەمەش وەکو گەرنتیەک بۆ ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە ڕۆڵی هەبێت نەک تەنیا سەربازی. بەڵام ئایا پێت وایە لە سەردەمی ئیدارەی ترامپدا کوردەکان دەتوانن ئەو دڵنیاییان بەرامبەر بە ئەمریکا هەبێ کە دەتوانن لە ڕووی سیاسیەوە پشتی پێ ببەستن بۆ ئەوەی کە یارمەتی دەریان پێ. تۆ بۆ نمونە خۆت دەزانی ئەگەر نمونەیە بێنینەوە لە 2005 لە عێراق کاتێک کە دەستور نووسرایەوە ئەو کات ئەمریکا ڕۆڵێکی گەورەی هەبوو کاریگەری لەسەر زۆر لایەنی سیاسی هەبوو. پێت وایە هەمان شت لە سووریا لە سەردەمی ترامپدا ڕوودەدا؟ Trump's presidency? It's an excellent question. Ev pirseka pir hêjaya. Ez ê bilez qala du xalan bikim. Ya yekem herçend te pirs nekir ka şîreta min çi ye lê dîsa jî ez ê bibêjim
بێگومان دوایم پرسیارە لێت دەکەم پرسیاری دوای ئەمەم لەبارەی ئامۆژگاری دەبێت بەڵام دەتوانیت یەکی بخەیت. بدیتنا من دە تشتێکی پر گرنگۆت کو ئەس دخوازم تەکەزیە لێ بکەم ئەوە کو جڤاکە کورد لە سووریایە کو مەزنە و گەلک بەشێن وێ هەنا پەیەدێ و میلیسێن یاپەگەیەژی بەشەکن لێ ئەو نەبەشاتەنێنە و پارتیên din ên siyasiyên Kurdî li Sûriyayê hene û te amaje bi anekese kir. Her wiha komên civaka sivîl li wê beşa Sûriyayê hene. Çi qas zûtir bi hev re bicivin û helwesteka wan aye girtî heba da ku bi Tirkiyeyê û Şamê re gotûbêjan bikin baştir e. Çi qas zûtir be ew qas baştir e. Ev ne tişteke ku Amerîka bikare kontrol bike lê bi dîtina min ji bo Amerîkiyan dê tiştekî baş be ku vê şîretê bidin dostên xwe yên li Herêma Kurdî ya Sûriyayê. Xala duyem derbarê ku roleka Amerîkayê wek ya li Iraqê hebe. Ez bixwe di 2005 de li Iraqê bûm di dema gotûbêjên nivîsandina destûrê de. Min wê demê li balyozxaneya Amerîka li Bexdayê kar dikir. Rola Amerîka li Iraqê wê demê ji rola Amerîkaya îro di 2024 de li Sûriyayê pir û pir cuda bû. Opozisyona Sûriyê bi serkirdayetiya Heteşê Şam girt, ne artêşa Amerîkayê. Her wisa hêzeka mezin a leşkerî ya Amerîkayê li Şamê yan li nêzîkî Şamê jê nîne. Divê ev danûstandinek di navbera Sûriyan de ji hemû beşên cuda yên welatê wan be. Bi nêrîna min welatên Rojavayî Amerîka jî her wisa welatên Erebî li Herêmê dikarin roleka alîkar bilîzin ku Sûriyan han bidin da ku diyalogeka ciddî û kûr pêk bînin. Gotûbêjên wan ê ciddî hebin û hemû alî amade bin hêlên xwe yên sor pêşkêş bikin û divê amade bin ji bo pejirandinê jî da ku bigihîjin rêkeftineka dawî bi hevdengî derbarê destûrê. Bi dîtina min şaşiyeka mezin ku Amerîkiyan li Iraqê kir ew bû ku rijt bûn li ser wêyekê ku Iraqiyên ku li ser destûrê gotûbêj dikirin lez û bezê bikin. Medema pêwîst neda danûstankarên Iraqî da ku bigihîjin rêkeftineka bi hevdengî. Ev ji yek sedeman e. Herçend gelek sedem hene. Lê yek sedemên pirsgirêkên piştî 2005 li Iraqê ev. باش ئەوەی لەبارەی ئامۆژگاریەکانتەوە بە تایبەتی کە ئێستا تورکیا و سەرۆک ئەردۆغان بۆ نمونە سەرۆک ئەردۆغان لە قاهیرە بوو کاتێک گەڕایەوە بۆ تورکیا قسەی بۆ میدیاکان کرد ئەو گوتی دەبێت داعش و پەکەکە لە سووریا لەناو ببین ئەمە قسەی ئەو بوو کاتێک کە دێتە سەر بابەتی تیرۆریزم دەبینین کە تورکیا داعش و هەسەدە پێکەوە پۆڵێن دەکات لە یەک ڕیزیان دادەنێ. هەروەها دوای پێشاتەکانی ئەم دوایەی سووریا بینیمان کە شاری منبج لە ڕۆژئاوای ڕووباری فورات لەلایەن سوپای نیشتیمانی سووریاوە گیرە. ئەم سوپای نیشتیمانیە گروپێکی ئۆپۆزیسیۆنی گرێدراوی تورکیا زیاتر لە دەستی تحریری شام. ئێستاش کۆبانێ لە ژێر هەڕەشەدایە. تورکیا هەوڵ دەدات پەلە بکە پێش بیستی کانونی دووەم کە ترامپ سەرۆکایەتی وەردەگرێت واقعێک لەسەر زەوی دروست بکە. پێدوایە هیچ ئەگەرێک هەیە کە دانوستاندن لە نێوان تورکیا و هەسەدەدا هەبێ. هەروەها بە یەک شتێکت پێ بڵێم بەڕێز فۆرد چەند ڕۆژێک پێش ئێستا من لە دەوحە بوو لە کۆڕبەندی دەوحە. بەڵێ بەڵێ لەوێ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیان بینی لەوێ پرسیارم لێ کرد ئایا تورکیا لەژێر هیچ هەلومەرجێکدا دانوستاندن لەگەڵ هەسەدەدا دەکات؟ ئەو گوتی نەخێر، گوتی وەڵامە کورتەکە نەخێرە.
بەڵام ئەوشی گوت مەگەر خۆیان بگۆڕن. بۆیە پێت وایە ئەگەری دانوستاندن هەیە؟ ئەمریکا دەتوانێت لە دوای 20 کانونی دووەم کاریگەری لەسەر تورکیا هەبێت تاوەکو دانوستاندن لە نێوان تورکیا و هەسەدەدا هەبێت. بنێرینا من divê ئەمریکا هەوڵ بدە تورکیا ڕێڤەبەریە خۆسەر و هەسەدەیە قایل بکە کو دانوستاندنان بکەن. divê vêyekê bikin. Ez bi gotineka Serokvezîrê Herêma Kurdistanê Mesrûr Barzanî pir matmayî bûm ku berî çend rojan got pirsgirêka Tirkiyê bi Kurdên Sûriyê re ne bi Kurdan giştî re ye. Lê hebûn û rola endamên Partiya Karkerên Kurdistanê PKK ye ku ji Qendîlê hatine û li herêmên Kurdî yên Sûriyeyê ne li Bakur. Divê em divê mijarê de zelal bin. Roleka wan a serkirdayetiyê heye û kesên ku ez li herêma Kurdiya Sûriyê bi wan re diaxivim dibêjin kesên Qendîlê roleka wan a pir xurt heye û pir caran rasterast li pişt bûyeran in. Bi baweriya min ev yek Tirkan pir aciz dike. Lewra dema ku em qala gotûbêjên di navbera Tirkiyê li aliyekî û hêzên Sûriya Demokratîk û Rêveberiya Xweser li aliyê din dikin du xal zelal in. Ya yekem ew e ku kesên Qendîlê nikarin bi rolekê di gotûbêjan de rabin. Her wiha nabe pêşbînî bikin ku dê tu pêgeheka wan a desthilatê hebe. Çi desthilata siyasî be çi jî desthilata leşkerî be. Divê ev yek bi dawî were. Ev ji bo civaka Erebiya Sûriyê jî pirsgirêk e. Li cihên Nola Heseka û Dêrezorê û bi Tirkiyeyê re jî pirsgirêk e. Îcar em tên ser vê pirsê ka Tirkiye bi kê re gotûbêjan bike. Halvir divê wan Kurdên Sûriyê yên di rêveberiya Xweser de bibînin ku ne girêdayî kesên Qendîlê ne. Dibe ku ji bo vêyekê hinekî lêgerîn pêwîst be, lê dikarin hin kesan peyda bikin. Çiku rêveberiyeka mezin e û bi dîtina min ne hemû kesên li wir endamên PKK'yê ne. Lewra hinek dem ji vêyekê re lazim e û bi baweriya min divê Amerîka rêveberiya Xweser han bide ku şandekê amade bike da ku biçe û bi Tirkiyeyê re biaxive. Li vir du pirsên mezin hene. Ya yekem ew e kakî rêveberiya wê beşa welat bi hevahengî û hevkariya bi Şamê re dike. Ji bo min balkêşe jî ku Şamê got divê hikûmeta xwecihî li Helebê û hikûmeta xwecihî li Hemayê û hikûmeta xwecihî li Swêydayê û hikûmeta xwecihî li Şamê bimînin. Ez fêm nakim çima nabe hikûmeta xwecihî li Qamişlo yan Hesekê jî bimîne. Ecêb e eger ne wisa be bi dîtina min divê Sûrî vê helwestê ji Tirkan re zelal bikin. Lê tiştekî pir cuda ye ku kesên ji Qendîlê di pêgehên bilind ên siyasî û leşkerî de bin. Ev pirseka cuda ye. Divê Sûriyeyî biryarekê bidin û paşê bi Tirkiyeyê re gotûbêjan li ser bikin. بەڕێز ڕۆبرت فۆرد هەمیشە جێی خۆشحاڵیمە کە میوان میت گوێ لە سەرنجەکانت دەگرم. زۆر سپاس و بەخێر بیتەوە بۆ ڕوودا. زۆر سپاس بۆ vê hevdîtinê. زۆر سپاس. سپاس بۆ تۆ. بینەرانی ڕوودا و سپاس بینەر و بیسەرم بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ.